سڵاو قوتابی خۆشەویستەکان چۆنن باشن من مامۆستا پێیام لەگەڵتان دەبم لەم ماوەیەدا بۆ دووبارە پێداچوونەوە بەوانەکانی ڕابردوو کە لە قوتابخانە خوێندومانە. هیوای تەندروستێکی باش و لەشساغیتان بۆ دەخوازم و هیوادارم هەمیشە ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکەن بۆ ئەوەی دووربن لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا. لە بابەتی زانستی پۆلی 6 یەکەم بابەتی وەرزی دووەم کە خوێندمان بابەتی دەریاو زەریاکان بوو. بۆیە تکایە کتێبەکانتان بکەنەوە لاپەڕە 158 یەکەم بابەت دەست پێ دەکەین کە دەریاو زەریاکانە. بەڵام پێش ئەوەی بێتینە ناوەڕۆکی بابەتەکە بابین کورتەیەک یاخود ئامانج لەو کەرتە بزانین چییە. یەکەم شوێنەکانی زەریا و دەریاکانی سەرڕووی زەویمان پێدەناسێنێ، دووەمیان هۆی سوێری ئاوی زەریاکانمان بۆ ڕوون دەکاتەوە و ئامانجی سێمیشمان زانیاری دەربارەی شێوەکانی بەرز و نزمی بنکی زەریامان بۆ دەخاتە ڕوو و دوو پێناسەشمان هەیە کە دەبێت سەرەتا لێی تێبگەن اینجا لەبەری بکەن. یەکەمیان سوێری، دووەمیشیان پەستانی ئاو. ئەگەر بینە سەر بابەتەکە یاخود ناوەڕۆکی بابەتەکە جیاوازی نێوان دەریاو زەریاکان لەگەڵ بابەتی تەواوی دەرسەکەمان، سەرەتا ئەگەر بین باسی زەوی بکەین لە دوو بەشی سەرەکی پێک دێتن، بەشی ئاوی لەگەڵ بەشی وشکانی. ئێمە بەشە ئاویەکەی باز دەکەین کە ڕێژەیەکی تەواوی 171 زەویدا دەپۆشێتن لە ڕێگەی دەریاو زەریاکانەوە و چوار زەریا و چەندین دەریای بە قەبارە جیاواز و ڕووبەر جیاواز دەبێتە هۆی دروستبوونی بەشە ئاویەکەی زەوی. لێروکانە زاناکان و پسپۆڕانی جوگرافیا زەریاکان دابەش دەکەن بۆ چوار جۆر. یەکەمیان زەریای هێمن کە بە گەورەترین زەریای سەرڕووی زەوی ناسراوە و دووەمیشیان زەریای ئەتلەسی. لە دوای ئەویشەوە زەریای هیندی و بچووکترینیشیان زەریای بەستەڵەکی باکوور دێتن. ئەوە چوار جۆر لە زەریاکان کە پسپۆڕانی بەشی جوگرافیا بۆمان دابەش دەکەن. و ئەگەر بینە سەر جیاوازی نێوان دەریا و زەریا، بێگومان دەزانین کە دەریا بە قەبارە و بە ڕووبەر جیاوازە و بچووکترە وەک لە زەریاکاندا. وتمان زەریاکان چوار جۆرە: هێمن، زەریای هێمن، زەریای ئەتلەسی، زەریای هیندی لەگەڵ زەریای بەسەڵەکی باکوور. و ئەگەر بین دەریاکانیش دابەش بکەین بۆ سەر سێ بەش. یەکەمیان هەندێکیان کراون، هەندێکیان نیمچە داخراون، هەندێکیشیان بە تەواوی داخراون. چوار لە گەورەترین زەریاکانی سەرڕووی زەوی بڵێ هەروەکو لە خشتەکە ئاماژەمان پێکرد: زەریای هێمن، زەریای ئەتلەسی، زەریای هیندی لەگەڵ زەریای بەستەڵەکی باکوور. هەروەکو لەم نەخشەیەشدا بۆمان دیاری کراوە زەریای بەستەڵەکی باکوور کە گوتمان بچووکترین زەریایە، زەریای هێمن گەورەترینە، لە نێوان ئەوانیشدا زەریای هیندی و زەریای ئەتلەسی دێتن. دێنە سەر بابەتێکی دیکە جیاکەرەوەکانی ئاوی زەریا. دوو هۆکاری سەرەکی ئاوی زەریا و دەریاکانە، ئەویشیان یەکەمیان سوێری، دووەمیشیان پەستانی ئاو. سوێری دەتوانین بڵێن ئاشکراترین جیاکەرەوەیە بۆ ئاوی دەریا و زەریایەکان. بوونی کانزای تواوە لە ئاوەکەیدا هۆکارێکە بۆ ئەوەی بڵێن ئاوی دەریا و زەریاکان سوێرە. ئەو کانزایانە وەکو چی؟ کلۆریدی سۆدیۆم یاخود خوێی چێشت کە ئێمە لە ماڵەکاندا بۆ خواردن ئامادەکردن بەکاری دێنین. و بێگومان ڕێژەی سوێری لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی دیکە لە زەریاکاندا جیاوازە. بۆ نمونە ئەو ناوچانەی کە گەرم و وشکە لە ئەنجامی بە هەڵمبوونی ئاوی ڕووی زەریاکان و کەمی بارانبارین وا دەکات ڕێژەی سوێری زۆر بێتن. بەڵام لە ناوچە ساردەکان ڕێژەی سوێری لە ئاوەکاندا کەمترە چونکە بە هەڵمبوونیان کەمترە. و خاڵێکی دیکەش بۆچی لە شوێنی سار کەمترە؟ چونکە شلبوونەوەی سەهۆڵ و بەفربارینی ئاوی سازگاریان بۆ زیاد دەکات. خاڵی دووەم کە باسمان کرد پەستانی ئاوە. پەستانی ئاو یەکێکە لەو جیاکەرەوانەی ئاوی زەریا و دەریاکان کە هۆکارەکەشی گوتمان بەهۆی قورسی ئاوە لە هەوادا کە ئەمەژە بێتە هۆی جیاوازی لە پەستانی هەوا. بەڵێ قوتابی خۆشەویستەکان هەروەکو دەبینن
هەندێک لە هۆکارەکانی سوێریە زۆرەکەی ئاوی زەریاکاندا چییە؟ باسمان کرد کە کۆمەڵێک هۆکارن لەوانە کەمی بارانبارین، دووەم بە هەڵمبوونی ئاوی ناوچەی گەرم و وشک، سێمیشیان بەهۆی هەبوونی خوێی چێشت و کانزای تواوە و خاوی تر لەناو ئاوی زەریاکاندا کە هۆکارێکە بۆ ئەوەی بەردەوام ئاوی زەریاکان سوێر بێت. دێنە سەر بابەتێکی دیکە کە سێم ئامانج بۆ خوێندمان، ئەویش شێوەکانی بەرزی و نزمی بنکی زەریا. کە باسی بەرزی و نزمی دەکەین واتە کە وەکو چیا و گرد و جۆڵەکان کە بە ئاسانی دەتوانین لە وشکانیدا بیبینین، بە هەمان شێوە لە ژێر زەریا و دەریاکانیشدا تمان هەیە، بەرزی و نزمیمان هەیە کە بە کەندەر ناو دەبرێتن. سێ ناوچەی سەرەکی بنکی زەریامان هەیە، یەکەمیان تەنکە لێواری کشوەری، دووەم لێژە لاپاڵی کشوەری، سێەم پانتای قوڵایی کشوەری. تەنکە لێواری کشوەری ناوێکە لەو شوێنە دەدرێتن کە دەکەم نا دوولای هەردوو کشوەرەکانەوە، لەوانە وەکو ئەو وێنەیەدا بۆمان دیاری کراوە تەنکە لێواری کشوەری. دووەمیان لێژە لاپاڵی کشوەری کە گوتمان ئەو ناوچەیە کە دەکەوێتە دوای تەنکە لێواری کشوەری، و سێمیشیان پانتای قوڵای کشوەریمان هەیە کە باسی پانتایی دەکات، واتە ڕووبەرەکەی تەختە و زۆرە، و قوڵاییش بێگومان کە باز دەکاتن زیاترە لەم دوو بەشەی سەرەوە، هەڵوەکو لە وێنەکەدا دیارە. دووەم بەش گوتمان لێژە لاپاڵی کشوەری، بەشی سێمیشیان پانتای قوڵای کشوەری هەمانە. بابەتێکی دیکەمان هەیە تیژە لووتکە و گڕکان و کەندەڕەکان. ئەو ناوچانان کە شوێنی بەیەکگەیشتنی هەردوو ڕووی لێژی قەتپاڵی چیاکانە. بۆ نمونە تیژە لووتکە کە درێژەکەی دەگاتە یاخود بەرزەکەی دەگاتە 3 کیلۆمەتر، و چەندین پانتای قوڵایی لە ژێر زەریاکاندا هەیە، و چەندین گڕکانیشیان لێوە هەڵدەقڵێ، و زنجیرەیەک دوورگەش پێکدێنن. و نمونەی کەندەرمان هەیە لەوانە کەندەری ماریانە کە بە قوڵترین کەندەر ناسراوە. پرسیارەکەمان دەڵێ سێ ناوچە سەرەکیەکەی بنکی زەریا بڵێ، هەروەکو باسمان کرد تەنکە لێواری کشوەری، لێژە لاپاڵی کشوەری، پانتای قوڵایی کشوەری. بەڵێ قوتابی خۆشەویستەکان، ئەمە بابەتی ئەمڕۆمان بوو، یەکەم وانە لە دەرسی زانست. پوختەیەک دەربارەی ئەوڕۆ کە باسمان کرد کە گوتمان 4 زەریامان هەیە، لەوانە زەریای هێمن، زەریای ئەتلەسی، زەریای هیند لەگەڵ زەریای بەستەڵەکی باکوور، و دەریاشمان کردا 3 چین. ئەو دەریانەی کە کراون، ئەو دەریانەی کە داخراون، و لەگەڵ ئەو دەریانەی کە نیمچە داخراون. دوای ئەوە باسی جاکەرەوەکانی ئاوی زەریامان کرد کە گوتمان 2 خاڵە، یەکەمیان سوێری، دووەمیشیان پەستانی ئاو. دوای ئەوە باسی شێوەکانی بنکەی زەریامان کرد کە گوتمان 3 بەشە، تەنکە لێواری کشوەری، لێژە لاپاڵی کشوەری لەگەڵ پانتای قوڵایی کشوەری. بەڵێ قوتابی خۆشەویستەکان، هیوادارم بە باشی پێداچوونەوەی بۆ بکەن و بە جوانی لێی تێبگەن. هیوادارم لە ساغ و تەندروست بن، و ئینشا ئەڵڵا لە وانەیەکی دیکە بە یەک دەگەینەوە کاتێکی خۆش. بەڵێ قوتابی خۆشەویستەکان، هەروەکو دەبینن